میدیەکانی رووسیا ڕۆژی دووشەمە بڵاویان کردەوە کە سوپای وڵاتەکە بەنیازە سیستەمێکی موشکی بالیستیکی ئیسکاندەر لە نزیک سنووری فینلاند جێگیر بکات. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە ئەمە وەڵامێکە بۆ ئەوەی فینلاند لە ساڵی ڕابردوو پەیوەندی بە ناتۆ کردووە، بەڵام شرۆڤەکانان پیانوان نییە ئەم ڕاگەیانە زەنگی ئاگادارکردنەوە لە هێلسنکی بەرز بکاتەوە. بەڕاستی ئەمە هەواڵ نییە، بێگومان ڕاگەیاندنی شتێک و دواتر ئەنجامدانی شتێک لەو بارەیەوە دووشتی زۆر جیاوازن کاتێک لە ڕووسیاوە دێت. شرۆڤەکاران دەڵێن فینلاند ڕوبەڕووی هەڕەشەی ئەمنی و تێکەڵاوی جۆرا و جۆر بۆتەوە لە رووسیاوە لەو کاتەوەی پەیوەندی بە ناتۆ کردووە لە دوای داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن مۆسکۆوە. لە کۆتایی ساڵی ڕابردوودا هەزاران کۆچبەر لە وڵاتانی وەک سووریا و سۆماڵەوە دەستیان کرد بە گەشتکردن بەرەو سنوورەکانی فینلاند و رووسیا بۆ هەوڵدان بۆ داوای مافی پەنابەری. هەڵسەنکی لە مانگی 11دا دەواازەکانی پێشەوەی داخست و کرملنی بە چەکدارکردنی کۆچبەری تۆمەتبار کرد. ئۆرسولا ڤۆن دەر لەین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا ڕۆژی هەینی لەگەڵ سەرۆکوەزیرانی فینلاند گەشتێکی بۆ ناوچە سنوورەکان کرد. ئەمە هەڕەشێکی هاوبەشە و دەبێ وەک هەڕەشێکی هاوبەش بۆ ئاسایشی نەتەوەی مامەڵی لەگەڵدا بکرێ. ئەوەی ئێمە دەیبینین ئەوەیە کە دەوڵەتێک خەڵکی هەژارە وەک ئامێر بەکاری دەهێنێت تا فشار بخەنە سەر وڵاتێکی تر. فینلاند خەریکی دروستکردنی دیوارێکە بە درێژایی بەشێک لە سنوورەکە کە 1340 کیلۆمەتریە دەورەکانی پاسەوانی زیاد کردووە. حکوومەت مشتمل لەسەر یاسایەک دەکات بۆ ڕێگریکردن لە چوونە ژوورەوەی پەناخوازان لە رووسیاوە. ڤۆن دەر لەین دەڵێت هەر ڕێوشێنێکی لەو جۆرە دەبێت هاوسەنگی لە نێوان پاراستنی ئاسایش و پابەندبوونە نێودەوڵەتەکان لەسەر مافی پەنابران دروست بکات. شرۆڤەکار سالینۆس باستیرناک دەڵێت هەڕەشەکان لە قەیرانی کۆچبەران تێدەپەڕن. کاتێک هەندێک لەو کەسانە دەگەنە فینلەندا، دەستگا ئەمنیەکانی رووسیا هەوڵ دەدەن ئەو کەسانە بەکاربهێنن بۆ ئەوەی دواتر ببنە هۆی نانەوەی ئاژاوی زیاتر لە فینلەندا. بە دڵنیاییەوە چاوەڕوانێک هەیە لەلایەن دەسەڵاتدارانی فینلەندیەوە کە هێرش ئەلکترۆنیەکان لەوانەیە هێرشی دیکە بۆ سەر ژێرخانەکان هەروە ئەم چەککردنە مرۆییە بەردەوام بێت. ئێستاکە کە زستانە بە هێواشی لێرە کەم دەبێتەوە، بە دڵنیاییەوە سنوورە درێژەکە بۆ پەڕینەوە زیاتر بەکاردێت. رووسیا ڕەتی دەکاتەوە هەڵی دروستکردنی قەیرانی کۆچبەری لەسەر سنووری فینلەند بدات. مۆسکۆ پەیوەستبوونی فینلەند بە ناتۆ بە هەڵەیەکی مێژوویی ناودێر کردووە کە ناچاری دەکات ئەوەی ناوی لێناوە ڕێوشێنی بەرپەشدانەوە بگرێتە بەر. بۆ راپۆرتی هێنری ڕێجوێڵ، شایان پاشا، دەنی ئەمریکا.